من تەسەوڕ ناکەم هەوڵی دیبلۆماسی هەبوو بێ هەموویان درۆیان لەگەڵ کردوین بۆ بە سەراحەت پێت بڵێم و من تەسەوری ئەوە دەکەم کەوا ئیتفاقێکی دەولی هەبێت لەسەر ئەم مەسەلەیە ئەمە کارێکە عێراق بەتەنیا ناتوانێت بیکە ئەبێ موافقاتی زۆر شوێنی وەرگرت پێ بۆی ئەم کارە بکە و چەند ڕۆژی هاوار دەکات عێراق بە ئاشکرا دەڵێ من دێمەوە ئەو شوێنانە دەگرمەوە بەڵام ئێمە جێمان نەداوەتێ و هەرنیە بە این وەرمانگرت کە ئەمە شتێکە ناتوانێت بیکات و چکە دوێنێشەوە تا بەرەبەیان ئێمە نەنووسین تارەکانی ئەمریکا بەسەر سەرمانەوە بوو باشە قابلێت دوم ئەمریکەکان خۆیان لێرە وجودیان هەیە لە کەرکووک کە تاکو ئێستا هیچ ڕەدێکیان نەبووە لەبەرەوە من تەسەوری ئەوە دەکەم کەوا ئەمە ڕێککەوتنێک بێ ڕێککەوتنێکی دەولی بێ بۆ ئەوەی کەوا کەرکووک بگەڕێنەوە بۆ دۆخی زاران هەتا پێش 2014 حکوومەتی عێراقی لێرە بوو و ئەگەڕێتەوە بۆ ئەو شوێنانی کە هەتاکو 2014 لی بۆ گەڕێتەوە بۆ ئەو شوێنانە وام دەزانی کەوا بەکاری بەڕێکەوتن و بەهین دەکرێت بەڵام دیارەوە برادرانی بێ لە سیاست مەدارەکانی خۆمان پرسی ئەم پلانە نێودەوڵەتیە هەندێک شتێ ئێستا ناوترێ بەڵام ئەمە یاری نەوتە ئەم یاری نەوتە زۆرمان هاوار کرد کە بانێکین ڕزاتان لێ دەکەین داواتان لێ دەکەن ئەم یاری نەوتە مەکەن ئەوە یاریەکە نەتیجەکەی ئامە هەزی پێشمەرگا من تەسەوڕەکەم کارێکی زۆر باشی کرد شەڕێکی زۆر باشی کرد پێشمەرگا هەر ئەوەندە تەحمل دەکا کە پێشمەرگا کەسی لەگەڵ نەبووە پێشمەرگا هەیە من بینیمە دەڵێ من فیشەکەم پێ نەماوە چی بکەم بە فیشەک شەڕ دەکرێت ئەمە بەلانی کەم و ئەم هێزەی کە هاتووە سێ دەوڵەتی لەگەرە دەوڵەتی عێراق دەوڵەتی تورکیا دەوڵەتی ئێران باشە من شەڕی سێ دەوڵەتمان پێ دەکرێت چاردۆرمان گیراوە بە هیچ شێوەیەک ناتوانین ئێمە دەرباز بێن لەبەر ئەوە هەڵەی سیاسیەکانی خۆمانەکە کردیان ئەمە نەتیجەکەیەتی ئێمە هەتاکو بەرەبەیان لێرە بووین هەر لێرەشین ئێستا و هێزەکانمان بەسەر کردوێتەوە شەڕیان کردووە بەڵامێتر لەوە زیاتر ناتوانن هێز برینداری هەیە پێویستی بە چارەسەرکردن کەس نەبوو بریندارەکان بگوازێتەوە هێز پێویستی بە فیشەکە هێز پێویستی بە ئاوە هێز پێویستی بە خواردن هەیە ئەی وەزارەتی پێشمەرگەی هەرێمی کوردستان کووە بۆ بەسەر هێزەکاندانە دەگەڕا ئەوە نیە ئەمە هەمووی سەبەبێکە کەوا هێز بشێت کاکە دوو سێشەوەی ئەم هێزانە هەمووی لە سەنگەران کەس لێ نەپرسیونەتەوە ناوشاری کەرکووک پڕە لە پێشمەرگە و ئێستا من ئەوەی ئاگادارم لە زۆر شوێن پێشمەرگەکان دامەزراون بۆ ئەوەی دیفاع لە شاری کەرکووک پێیانمە بۆ هاوڵەتانی کەرکووکەوەی ئێمە لەگەڵتانین هەر لێرین و ناڕۆین بەجێتان نایڵین ڕجاتان لێ دەکەم داواکارم لە ئێوە وەکو برایەک بەگوێی ئەو ئیعلامە نازانم ینی ناوی بنێمچی بەڕاستی مع الأسف ئیعلامێکی کوردی هەیە کە لە خزمەتی حکوومەتی عێراق و لە خزمەتی دژمنەکانمان ئێستا ئیش دەکات بۆ ئەوەی کەوا پێشمەرگە بە کەم نیشان بدات.